دیارە وەک دەزانن زەنگی قۆناغێکی مەترسیدار لە ناوچەکەدا هەیە. مەترسیەکانیش بەگشتی لەسەر گەلی کورد و دەستکەوتەکانی گەلی کورد هەیە. دەوڵەتی تورکیا و ئەکەپە و مەهەپە بۆ داگیرکاری لەسەر گەلی کورد دیارە هەر بەوە ناوەستن، بەڵکو دەیانەوێ شەڕێکی خوێناوی بەسەر گەلەکەماندا بسەپێنن کە گەلی ئێمە مێژوویەکی تاریخی هەیە لە شەڕی خوێناوی کە هەر هەمویان بەدەستی داگیرکەرانی کوردستان بەڕێوە چوون. لە ئێستاشدا دەوڵەتی تورکیا بۆ خۆی لە کۆمەڵێک قەیرانی سیاسی، ئابووری، ئیداری، هەروەها لە ناو خودی وڵاتەکەی، حتا لە ناو خودی ئەکەپە و لە گشتی ناوچەکە و جیهانیشدا ڕووبەڕوو بۆتەوە. دەیەوێ سوود لەو کێشە و ئاڵۆزیانەی ڕۆژهەڵاتی ناوین ببینێ، هەروەهاش سوود لە باشووری کوردستان ببینێ بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییانە بەتایبەتی لە مەجالی ئابووریدا کە سەرچاوەی گشتی کێشەکانێتی. بە ساڵانە سەروەت و سامانی هەرێمی کوردستان بەتاڵان دەبات. ئەمەش لە ڕێگەی هەندێک هێز لە باشووری کوردستاندا کە لە ڕێگەی ڕێکەوتنەکانیانەوە هەم لە بواری سەربازی، هەم لە بواری ئیستیخباراتی، هەم لە بواری دارایی و ئابووری ڕێکەوتنی 50 ساڵە و چەندین ساڵیان هەیە. بەڵام لە ئێستادا دەوڵەتی تورکیا هەر بەوە ناوەستێت، بۆیە دەزانێت ئێستا گەلی کورد هێزێکی کاریگەرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکەدا. ئەو جارە وەکو سەدەیەک بەر لە ئێستا، وەکو سەردەمی ڕێکەوتنەکانی سایکس بیکۆ لۆزان گەلی کورد حساب نادا، بەڵکو حساب دەخوازێ. بۆیە جارێکی تر هێرشێکی بەو ڕەنگە بۆ سەر گەلی کورد، بۆ سەر ئیرادەی ئازادی گەلی کورد دەستی پێکردووە و دەشەوێت سوود لەوە ببینێ ئەو هێز و ئیرادەی گەلی کورد هەیە بە کورد خۆی سەرفی بکات، یان هێز و تاقەی کورد لە خۆیدا سەرف بکات. بۆیە پەنا دەباتە بەر شەڕێکی خوێناوی لە نێوان خودی هێزەکانی گەلی کووردا، چونکە ئەو هێرشەی کە ئێستا هەیە بۆ سەر گشتی گەلی کووردا. من دەمەوێت تەنها لە نقطەیەکدا بڵێم، چێ هەیە لە هەر شوێنێکی کوردستان دڵخۆش نەبێ بە قەوارەی هەرێمی کوردستان یا شانازی پێوە نەکات. بۆیە هێرشکردن بۆ لە دەستدانی قەوارەی هەرێمی کوردستان هێرشە بۆ سەر تاک بە تاکی گەلی کوردستان. لە ئێستادا ئەو هێرش و داگیرکاریانە وەکو ڕابردوونیە بە شێوازێکی بەرفراوانتر کە نایشارنەوە دەوڵەتی تورکیا. دەڵێن ئێمە بۆ میساقی میلی دەگەڕێنەوە، دەڵێن ویلایەتی مووسڵ داگیر دەکەن، دەڵێن هەولێر شارێکی تورکمانیە، دەڵێن کەرکووک شارێکی تورکمانیە و بە ناوی پشتوێنەی ئەمنی و کۆمەڵێ بابەتی تر پەیام دەدەن. بەڵام ئەوەی بێواتایە پاساوهێنانەوەیە بۆ ئەم سیاسەتە داگیرکاریی دەوڵەتی تورکیا کە ئەمە بەشێکە لەوەی کە هێز و ئیرادەی گەلی کوردی بێڕۆڵ کردووە. لە ڕابردوودا هەندێک لە هێز و لایەنەکان، هەندێک لە شەقام هەڵوێستیان دەربڕی ئەمە باشن، بەڵام هێشتا کەمن وەک پێویست نین، چونکە ڕێگری نەکردووە لە داگیرکاری و ڕێگری نەکردووە لەو شەڕە ناوخۆیەی کە ئامادەکاری بۆ کرێت. و لە هەمان کاتدا هەندێک ڕاگەاندنی نزیکی پارتی دیموکراتی کوردستان و هەندێک لە کەسایەتەکانی نزیکی ئەوان نابەرپرسانە لێدوان ئەدەن کە خۆشکردن یان ئاماژەکردنە بە شەڕ. بۆیە ئەمە بانگەوازی دەکەین لەگەلەکەمان لە هەموو هێز و ئەوانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن، لە دۆستەکانمان لە هەر شوێنێکەن، بەدەم ئەم بانگەوازیەوە بێن ڕێگری بکەین لە شەڕی ناوخۆی کورد بە کورد، هەروەها لە شەڕی دژی داگیرکاری. بەداخەوە هەندێک هەوڵی ئاشتی هەیە لەلایەن سەرانی پارتی دیموکراتی کوردستانەوە ڕێگەی لێدەگیرێت. وەک دەزانن دوێنێ شاندێک لە ئەوروپاوە کە پێک هاتبوون لە چەندین خەڵکی ڕۆشنبیر، سیاسی، خەڵکی ئەکادمیست، پەرلەمانتاری وڵاتانی ئەوروپا هاتن بۆی بشنە نێوان ئەو شەڕەوە هەم ڕێگری بکەن لە داگیرکاری، هەم ڕێگری بکەن لە شەڕی ناوخۆ، بەڵام ڕێگریان لێکردن. بۆیە مەجارێکی تر بانگەوازی چۆن لە هەموو هێز و لایەنەکان دەکەین، بانگەوازی لە گەلەکەمان دەکەین، بانگەوازیش لە بارزانی و سەرانی پارتی دەکەین
کە هێشتا درەنگ نییە، هێشتا زووە بۆ هەڵوێستێکی بەو ڕەنگە کە بێیتەوە بەرەی گەل، چونکە ئەو خەتەریەی کە ئێستا لە داگیرکاری دەوڵەتی تورکیاوە هەیە بۆ سەر گەلی کورد، هەموو دەستکەوتەکانی گەلی کورد لەدەست دەدات. ئیتر شتێک نامێنێت لە هەرێمی کوردستاندا بە ناوی حکومەت و پەرلەمان، شتێک نامێنێت بە ناوی دەستکەوت. داگیرکاری بۆ سەر تاک بە تاچی ئێمەیە، بە ئێوەی میدیاکارانەوە، بە ئێمەی سیاسیەوە، بە تاک بە تاچی ئەم کۆمەلگایەوە کە هەیە. چونکەم لە دەستپێکدا بینیدان ژینگەی هەرێمی کوردستان چۆن کەوتە بەر شاڵاوی دڕندانەی ئەوان و بەردەوامیش بۆردومانەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر شوێنە جیاجەکان بەڕێوە دەچێت. من ئەوە بەبیر دێنمەوە لە ساڵی 2010دا دەوڵەتی تورکیا ئۆپراسیۆنێکی دەست پێ کرد بۆ سەر باشووری کوردستان بۆ سەر ناوچەکانی زاب. ئەو دەما داوایان کرد دیسان جارێکی تر هێزەکانی باشووری کوردستان و لە خودی پارتیش کە هاوکاریان بکات، بەڵام بەرزانی وەڵامێکی دایەوە. بەڕێز بەرزانی وتی ئێمە لەسەر تورکیا لە دژی شەڕی پەکەکەدا 3500 کەسمان شەید بووە. جارێکی تر ئێمە لەسەر دەوڵەتی تورکیا شەڕی پەکەکە ناکەین و شەڕی هیچ شوێنێکی تر ناکەینەوە. بۆیە ئەم هەڵوێستە بوو بە هەڵوێستێکی مێژووی بۆ بەڕێز بەرزانی. بۆیە لە ئێستاشدا دەتوانێت هەڵوێستێکی بەو ڕەنگە هەڵوێستێکی مێژووی تر دووبارە بکاتەوە کە ڕێگری بکات لە شەڕی ناوخۆ، ڕێگری بکرێت لە داگیرکاری دەوڵەتی تورکیا. لەو قۆناغەدا ئێمە دەتوانین بە هەڵوێستێکی بەو ڕەنگە ئەو دەستکەوتانەی کە هەیە بیپارێزین کە لە پێشی هەمویانە قەواری هەرێمی کوردستانە و ئەو دەستکەوتانەی کە بەدەست نەهاتوون بەدەستیان بێنینەوە ببینە هێزێکی کاریگەر لەو دیزاینکردنەوەیە، لەو گۆڕانکاریانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە کە ئێستا کورد تەمسیلێکی باشی هێزێک دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئێمە بەو هێزە دەتوانین دەستکەوتەکانمان بەدەست بێنین. ئێمە لە ڕاستیدا نەک لە پەکەکە لە هەموو هێزێکی نیشتیمانی نەتەوەی دیموکراتی نزیکین، چێ ئەم هەڵوێستەی هەبێت. بەڵێ دیارە ڕەنگە لە هەندێک هەڵوێستدا هاوجود بین لەسەر ئەم بابەتە، بەڵام وتەبێژی ئەوان نیم. پێم وابێ وتەبێژی ئەوان هەندێک پەیامیدا سەرانی کەجەکە، سەرانی نەپەگا، ئەو لێدوانانەی ئەوان دەیکەن بانگەوازە بۆ ئاشتی لە ناڵە و ئێش و ئازاریاندا پەرۆشی هەیە بۆ ئاشتی بە پێچەوانەکەی، یعنی پێشوازی نییە لەم بانگەوازیە. ئێوە دەبینین هەندێک لێدوان هەیە لە کەسایەتی نابەرپرس لە ناو پارتی دیموکراتی کوردستاندا، لێدوانەکانیان پێم وایە نە خزمەتی گەلی کورد دەکات، نە خزمەتی پێگەی پارتی دیموکراتی کوردستان دەکات. چونکەم ئەگەر گۆڕانکاریەک لە ناوچەکەدا بێ، ئەگەر زیانێک بەر هەرێمی کوردستان کەوێ بەر ئەوانیش دەکەوێت. بۆیە ئەم لێدوانانە لەگەڵ ئەو لێدوانانە هەندێک جیاوازی هەیە. پێم وابێ ئەوەی ئەوان لە میدیاکانەوە بینیتان بیژۆکو ئێوە دەیبینم، وتیان ئەو هێرشەی بۆ سەر پێشمەرگە ئێمە نەبووین، وتیان ئێمە هێرش ناکەینە سەر پێشمەرگە، ئێمە نامانێت شەڕی کورد بە کورد هەبێ هەتا دووار ڕادەخۆمانی دەپارێزین. تەمەنا دەکەین هەموو ئەو هێزانەی چەکیان لەدەستە یا پێشوازی لێ بکەن یا هەڵوێستێکی بەو ڕەنگە. من ئیشارەم پێدا تورکیا دەیەوێت سوود ببینێ لەو ململانەیە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە کە هیچێتی وەک ریزیە نییە، هەروەها سوود ببینێت لەو دۆخی کە لە عێراقدا عێراقێکی هەڵوەشاو هەیە. عێراق ئێستا هی عێراقیەکان نییە، ئەگەر ئێوە دیقەت بکەن عێراق دەستی دەرەکی لەسەری حاکمە بە دەوڵەتی تورکیا و بە ئێران و بە ئەمریکاشەوە. تورکیا دەیەوێت سوود لەو وەضعە ببینێ کە هەیە. بۆیە لە عێراق لە ئێستادا عێراق ئێمە لەو بڕواایەدانین ئەو هێزەی هەبێت کە بتوانێت ڕوبەڕوو بێتەوە، بەڵام مانای ئەوە نییە ناتوانێت هەڵوێست دەربڕێت. چونکەم لەسەر ئاستی نێودەوڵەتی سنوورێک هەیە کە پێی دەڵێن جوغرافیای عێراق، دەتوانێت ئەم بابەتە لەسەر ئاستی نێودەوڵەتی بروژێنێ نەهێڵن ئەو داگیرکاریە ئەو لەشکێشانەی کە هەیە لە باشووری کوردستاندا هەبێت.